خەڵکی هەرێمی کوردستان بە وردی چاودێری هەنگاوەکانی کابینەی نوێی عێراق دەکەن. چاوەڕێی ئەوەن کابینەی نوێ بتوانێت ململانە سیاسیەکان لە نێوان هەرێم و بەغداد کەم بکاتەوە بە ئومێدی چارەسەری کێشە هەڵپەسێراوەکانی نێوانیان. چاودێران دەڵێن یەکێک لە گرنگترین تاقیکردنەوەکانی حکوومەتی نوێ شێوازی مامەڵەکردنێتی لەگەڵ هەرێمی کوردستان. باشترین خۆشببینی لە حکوومەتی زەیدی ئەوەیە کە بتوانێت ببێتە پردێک بۆ پەڕانەوەی عێراق بەرەو کەنارێکی ئارامتر لەوە زیاتر نابێ سەخفی چاوەڕوانەکان لێ گەورەتر بێت. ئەو ئاڵنگاریانی کە هەبوون دەربارەی کورد و مادەی 140 و پرسەکانی هەرێمی کوردستان و حتا ئەو شتانی کە عیلاقی بە پێکهاتەی سوننەکانیشەوە هەیە ئێستا بەڕاستی ئەوانە وەلانراون هیچ لە گوتاری حکوومەتە ڕەنگی نەداوەتەوە. هۆکاری چاوەڕوانەکان دەگەڕێتەوە بۆ هەبوونی کێشەی بودجە، موچە، نەوت و دەسەڵاتەکانی هەرێم کە هێشتا چارەسەر نەکراون و بەردەوامن لە دروستکردنی ئاڵۆزی سیاسی و ساڵانێکە بە هەڵواسراوی لە نێوان هەردوولادا ماونەتەوە. بەڕای چاودێرێکی سیاسی پێویستە کورد نێوماڵی خۆی ڕێک بخات تا بە گوتارێکی سیاسی هاوبەش داکۆکی لە مافەکانی کورد بکەن لە بەغداد. سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراقی ڕاستپێراو لە کارنامەکە بە یەک دیێڕژ باسی بەرنامەیەکی نەکردەوە بۆ کوردستان بۆ هەرێمی کوردستان. ینی ئەمە خۆی نیەتی باش پیشان نایەت وەکوتمان خەتاش لە خۆمانە کە نەماتوانێت وەکو پێویست ئێمە یەکگرتوو بین و ئەجندایەکی سیاسی بەهێزمان هەبێ و شەڕی لەسەر بکەین ئەوەندەی شەڕ لەسەر پۆستەکانەکەن ئەوەنە شەڕ لەسەر مافە نەتەواتیەکان ناکەن بەداخەوە دوێزە. هەندێک لە هاوڵاتیان دەڵێن خەڵک ماندوو بوون لە بەردەوامی قەیران و ناکۆکیە سیاسیەکان و هیواخوازن حکوومەتی نوێ بتوانێت گۆڕانێکی ڕاستەقینە دروست بکات بە تایبەت لە پرسی موچە و گرفتە ئابوووریەکان کە ماوەی 12 ساڵە هەرێمی کوردستانی گرتووەتەوە. لەبەر ئەوەی کە ئەو بۆ جۆرە مامەڵاکە حکوومەتی عێراقی حکوومەتی مرکزی لە بەرامبەر هەرێمی کوردستانە بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان چۆتە ناو بەرداشی ململانەی سیاسی وڵاتە ئیقلیمیەکانەوە لە دەرئەنجامی ئەمە فەرمانبەر و مامۆستایان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان باجی ئەو ململانەیە سیاسی ئەدەن. هەرچەندە خەڵکی بێهیوان لە کابینەی نوێی عێراق بەڵام دەڵێن جگە لە کێشەدارەیەکان دەبێت کێشە سیاسیەکانیش ببێتە بەرپرسیارەتێکی لە پێشینە و حکوومەت ئیشی جددی لەو پێناوەدا بکات. و هەموو 4 ساڵ جارێک کوردیش یەکێکە لەو پێکهاتە سەرەکیانەی کە لە عێراقا ئەبێتە جێگەی باس و ئەبێتە جێگەی خواست و هەروەها ئەو منسەب و کایانەی کە هەیەی لە حکوومەتی عێراقیە دابینێکا بۆ خۆی. هەموو ساڵە ئەم میلەتە ئێمە هیوا بەخشێ بەخۆی یعنی ئەگەر بڵێم لە 160 و لە 170 سەرکەوتنی کابینەی نوێی عێراق پەیوەست دەبێت بە توانای پاراستنی هاوسەنگی سیاسی و دوورکەوتنەوە لە کاریگەری و ململانێ نێودەوڵەتیەکان و دروستکردنی پەیوەندیەکی ئارام و متمانە پێکراو لەگەڵ هەرێمی کوردستان. خەڵکی کوردستان بە تایبەتی لە سلێمانی چاوەڕێی ئەوەن ئەم حکوومەتە لە قسەوە بگوازرێتەوە بۆ هەنگاوی کردداری و چارەسەرکردنی کێشەکان. سنوورکەریم دەنگی ئەمریکا سلێمانی.